کچە خۆشەویستەکەم شنیارجیان، لە دوای ڕۆیشتن تۆ لە زاران تەنیاتر دەبم. پێویستیم بەوەیە گفتوگۆم لەگەڵ کەی کچەکەم، جێم بۆ بگری و قسەت بۆ بکەم و قسەم بۆ بکەی. من لەو بێدەنجیە دەترسم، بێدەنجی ڕەجەیەکە لە مردن. ئەو بێدەنجەی ماڵەکەمان بۆتە تەوقێک، لەوە دەترسم بمکوژێت. کچی شیرینم، حەزم لە ناز و تووڕۆبوونەکانتە. ئیتر لە دوای تۆ شەڕ بەچێ و فرۆشم پێم ناڵێ، لە دوای تۆ چیە گوێم لێ بگرێت و باسی ئەو دنیا پڕ لە نهێنی بۆ بکەم. هەناسەکەم شنیارجان، تۆ هەمیشە پرسیارت دەکرد کە بۆ بم دایکت ساردین بەرامبەر بەیەک، وانیا؟ بۆ یەکتر نادوێنین، بۆ یادگاری خۆش لەگەڵ یەک ناجێڕینەوە. بیرمە هەمیشە پرسیارت دەکرد بۆ تۆ دایکم بەیەکەوە ناچنە دەرەوە، بۆ خاڵین لە خۆشەویستی. کچم، ساڵانێکی زۆرە خۆم لە پرسیارەکانت دەدزمەوە، هەر جارە بە شێوازێک وەڵامم دەدایەوە کە دڵنیابم باوەڕت بە وەڵامەکانم نەبوو. بەڵام کچی خۆم، ئەمڕۆ لەو نامەیەدا ئەوە تا هەموو نهێنیەکانت بۆ ئاشکرا دەکەم. هیوادارم لەگەڵ دلێری هاوسەرت سەرکەوت و سەرفراز بن. شنیار زۆر لای سیر بوو کە بۆچی باوکی هیچ نهێنیەکی باز نەکردووە. دنیایەک پرسیاری لا دروست بوو. باوکە گیان چۆنیت؟ کچی خۆم، لە خوای بەزیاد بی، دیارە گەڕانەوە. بەڵا باوکە گیان گەڕاینەوە. یاخۆ بەخێر بێنەوە، ئیشەڵڵا کاتێکی خۆشتان بەسەر بردیە. پێم بێ دلێر لەگەڵت کووە باشە؟ باوکە گیان خەمە نەبێت، دلێر باشە، بەڵام لە نامەکە ویستوتە نهێنیەکەم پێ بڵێیت و هیچیشە تەواو نەکردو نامەکە بم، هیچ تێ نەگەیشتم. ڕاز دەکەی کچم، هەمن باقەس بۆم کردو هەتە سەردانم بکەی زوو بێی. ئێستاکەش ئەگە دەتەوێت تەواوی بابەتەکە بزانی، ئەوە نامەی دووەمتم لۆ حازر کردێ وەرە بی بە باشە، بەس بەبەرزەچی بە دلێری برێگە دلێر ڕازی بوو ئەو زەوەرە. ئەی باوکە گیان ناتوانین بە تەلەفۆن پێم بڵێ؟ نا کچی خۆم، نا تەلەفۆن ئامێرێک و تەلێکی سارد و سڕا، ئەو تام و تێژەی کە لە نامە هەیە لە مۆبایلی نییە. کچی خۆم، بۆچی پێت ئیزن لە دلێری وەرگرا، وەرن بەشی دووەمی نامەکە وەرگرن. باشە، دۆم حازر کردی. باشە؟ باشە باوکە گیان، با دلێر بێتەوە، ئەگەر ئیشی نەبوو پێڵم بمێنێ بۆ ئەوێ. ئەی دەرمان و شتەکانە تاو نەبوون؟ مایتم کچی خۆم، غەمی هەندێت نەبی، مایتم هەر وەختی لێم بڕا پێت دەڵم. باشە؟ باشە باوکە گیان، خاو لەگەڵ. خوارد لەگەڵ کچی خۆم، خوارد لەگەڵ. شالە هەی خوانە ناوت بە شالە، نەلە لە گەنجی نە لە پیری بە کەلکم نەهاتی، ئەتو لە چێی؟ چیت ئەوێ؟ چی ئەو هەموو هاوارکردنە؟ چیت ئەوێ؟ وەرە بم بە ژوورەکەی خۆم، بێزارە کردووی، خوا لە ناو دەمە بە بێزارە کردووی، لە کۆڵم نابیتەوە. بەخێر بێتەوە گیانەکەم. بە قوربان جانی من، ئەی دەستەکان خۆش چێلەوە زێت جۆشە؟ نەهەدا عەزێتی چی ئافێتت بێ. بە جددی قاوەکە دەرەجەیەکە. ئافێتە بێت ڵاکەم. دەستت خۆش بیا خوا. خۆش بیت. چیت کرد چیت نەکرد؟
وەڵا کچێ چم کرد چوم لەگە برادەکەی چوومە دەرێ چوین پیاسەمان کرد و تێر قسەمان کرد و دوایە چوین دۆمینۆشمان کرد وەڵا شێر بوو یاڕەوی کچێ حیفت نەکرد مێردتم شێرم شێر دوو دەستم دۆڕان دواتمەوە زۆکەی بردنەوەیە کچێ وەڵا ئەو زۆر بەقۆتە لێی نابەمەوە کەچی نییە دە باشە ئەڵێم جانەکەم چیم بۆ ماڵی باوکەم زۆر بیریانەکەم ماڵی بابت ئەی بەسەر چاو لۆ ناوەڵامی غەریبیان دەکەم بەزدی شنیار ئەو ماوە کورتەی کامنت و وا بووینە ژن و مێرد و ژانی ئەو سەرگیریمان پێکینە دڵی دنیام بۆی خۆشەکات و ڕێزە داک و بابم دەگری ئەم نیش بەو بۆنەیەوە داک و بابی تو داک و بابیم نیشە ئەودا ئەگەر حەز دەکەی لای ئێوارەی دەچین باشە تا باشە گیان زۆر باشە ژێ ئەوە چییە؟ ئەمە نەمگۆ شۆربایەکم لۆ بکە من حەزم لە هەرچی بوو بیخۆم ئەبێت تۆش ئەوە بخۆی کچێ من ناتانمەوە خواردنانە بخۆم هەمن سەد دەردە نەخۆشیم هەیە منیش وەکو تۆ نەخۆشم گەورەترین نەخۆشی منیش تۆی لە کۆڵم نابیتەوە دە باشم دەی ئەوەی دادە کا نان نانمان نەماوە نانیشتمان نەمایە نەوەڵڵا ئەوە چیەکەیت قووەتە ئیلا بیللا تەلەفۆن بۆ چی ئەەکەیت یعنی لۆ چێ دەکەم لۆ کچی خۆم دەکەم بۆ تەلەفۆنەکەی بۆ بچە پێی دەڵێم خواردنەک شتێک شۆربایەکم لۆ بکەوە خەریکە بابی لە برسان دەبری داینێ حەیات مەبە لای زاواکەشم داینێ هەتوو باچی حەیای دەکەی چنات و حەیات مایە بچی بڕۆ لای بێنە حەیات مەبە دەرێم بڕۆ لای پیرێژنەرێ وەڵڵا نا تۆ 14 ساڵی کچەکەم ناوەڵە کچم باشی چمە وەڵا خەریکە لە برسان دەبرم ئەو داکەشە تەنمە پرسە وەڵا بەغەوانەمنی کوشت کچی خۆ ئەگە ئەوڕۆ هاتن لەگە خۆت شۆربایەک شتێکم لۆ بیرە باشە بە قوربان دە باشە دەی چاوم نەڕێیە دایکیان ماما چێ دایکە مامۆژە کچێ شنیار وا بزانم لێرە نینە بەخێرا کچە جوانەکەم بەخێراتنەوە قوربانتان بەخێربێتەوە دلێرە مامۆژ سپاس دەکەم مەمنونم کچە جوانەکەم هاتنەوە درێرگیانەی تۆ نەچی بۆ دوکان وەڵا ئینشاڵڵا لەو هەفتەیەوە دەچمە دوکان بە قوربانە بمێ ئەوە چی هێناوە وەڵاوە شۆربایە بۆ باوکم کردایە گلەی لێ دەکرد بۆ خواردنی بۆ دروست ناکرد ناحاڵ کچێکچم خۆت باش من ئەناسی من کەی وابووم بەس ئەمڕۆ نەمتوانی لێنە منیش نەخۆش بووم دلێرگیان قەلبت ساغ بێ ئینشاڵڵا بە غەڵەت تێنەگەی بەخوا تەلەفۆنی بۆ تۆ کرد ئەوە حایای بردم دایکە ئەویش ئەزانم بەڵام تۆ ڕۆز ئەلەو باشترە بێ دڵی مەکە گوناحە ئەوی شەر تۆی هەیە بەخوا ڕۆڵە ئەوەنەی من باشم ئەزام دایکە چ ژنێک باشە چیەکەی تر یا خۆ بەخێر بێنەوە باوکەی یا خۆ بەخێر بێنەوە کچی گەورەی خۆم وەرە وەرە باشی بابت وەرە باوکەی گیان یا خۆ بەخێر بێنەوە وەرە کوڕی خۆم وەرە یا خۆ بەخێر بێنەوە کچی خۆم شۆربایەکەت لۆ کردم ئەرۆڵا باوکەی گیان خەم نەبێت دخوا ئەوە ئیشی تو یا ئیشی کچەکەم بوو ها جا من کەی بۆم نەکردووی ئەمڕۆ وەس ئەوە چاوت بە زاوایەکەی کە تێ قسانە دەکەی بڕۆ لەبەر چاوم ناکەوە یا خۆ بەخێر بێن کچەکەم یا خۆ باوکەی گیان سەر هەردوو چاوە سەلامەت بی کچی خۆم جان دلێر لە ماما بەتەنێکە کچی خۆم بەتەنە بەجێ دێنی بەسەر چاو کچی خۆتە ئەدا باش فەرمی دایشە باوکەی گیان نا کچی خۆم جان ئەوە بەشی دووەمی نامەکەیە بە قەس کردووە دوو بەش لە بۆی سەر لە بابی خۆت نەبڕی ئەولادی ئەو زەمانەی کچی خۆم بەمان بە ساڵ سەردانی داک و بابیان ناکەن بەس دیسان پێت دەڵێم تا نەچیەوە ماڵێ ئەو نامەیە نەخینەوە باشە کچی یعنی گەورەی ئەمە هەموو تەواوکەرەکەیەتی هەمووی بە تەواوی تێدا نووسرایە کچی خۆم باشە بەخۆ دەدانیشە دانیشە کچی خۆم یا خۆ بەخێر بێ یا خۆ بەخێر بێ یا خۆ بەخێر بێ
خۆش بێ باوکی